بەخێراتنتان دەکەم بەڕاستی ئەمڕۆ پێخۆشحاڵین کە منەظەمەی IOM نێودەوڵەتی هەسا بەم چالاکیە کە دەربارەی ژینگە پارێزی بوو هەرچەنە ژینگە پارێزی ئەرکێکی سەر هەمومانە ئەبێ هەموو کەسێک لای تاکێکی ئەم نیشتیمانە کە ژینگە پارێزی بکات لە ماڵ خۆیەوە دەست پێ بکات ئەرکێکەوە تاکەکان ئەم هینا مەسرحەیەک بوو ئەو مەسرحەیە دەرکەوت لە مەسرحەکە کە ژینگە چەند پێویستە بۆ ژیانی مرۆڤ و هەروەها معرەزێکی ڕسمیان هەبوو چەند چالاکیەکی کاری دەستیشیانە بوو.